بینەرانی عزیزی تلوزیۆنی کۆمەڵە لەگەڵ سلااوێکی دووبارە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی لێکدانەوەیکی هەواڵی تر لە خزمەتان دەین. لا لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆماندا باسڵە ئاڵوگۆڕەکانی چەند ڕۆژی ڕابردووی ئەفغانستان و بە تایبەت شکستی ئەرتەشی پڕچەک و ئاموزشدراوی ئەم وڵاتە لەلایەن ئەمریکا و هۆکاری شەڕنەکردنیان و هەڵاتنی سەرۆک کۆماری ئەو وڵاتە و سەرکەوتنی گروپی تێرۆریست و دژاژنی تاڵبان دەکەین بە میوانداری کاک حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵا کە لە ڕێگای ئسکایپەوە لەگەڵمانە. کاک حەسەن سەرەتا بە خێراتنت پێ دەڵێم زۆر سپاس بۆ بەشداریت. منی سپاسی ئێوە هاوکارانتانەکەم و سڵاو هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتاندا. زۆر سپاس. کاک حەسەن هەر وەک خۆتان ئاگادارن ئێمە تا ئێستا چەند وتەی ڕۆژ و لێکدانەوەی هەواڵمان لەسەر ڕووداوەکانی ئەم چەند ڕۆژەی ئەفغانستان بووە. پێمان خۆشە سەرەتا دوایین پێشهاتەکان لە زمانی ئێوەشەوە بیستین. بڵێ ئەوەی ڕاستی بێت ئەوەی کە لە ئەفغانستانە قەومات تراژدیایەکی چاوەڕوان کراو بوو بە معنایەک و هەموو کەسێکی متەئەسر و متەئەسف کردووە بە نسبەتی سەرنوشتی خەڵکێک کە ئاوا بە گرەوگان گیران و نچیرێک کە ئاوا تەسلیم بە قاتڵەکەی کرا کە خەڵکی ئەفغانستانن و قاتڵەکەیشیان تاڵبانێکە کە ئەزمموی 20 ساڵ لەوە پێش نیشانی دەدات کە چه جنایەت و وحشیگەریاییان کرد و ئەوڕۆکە ئەو خەڵکە لە ترس و خۆفدان کە جارێکی دیکە ئەمانە چی دەکەنەوە. دوایین پێشهاتەکان ئەوەیە کە هەروەکو ئاگدارن تاڵبان دەستیان تقریبن بەسەر هەموو شوێنێکە بەغیرز دەڕێی پەنچیر کە وەختی خۆی لەلایەن ئەحمەد شا مەسعودەوە و بەشێکی تر لەوانەی کە شەڕیان لەگەڵ دەوڵەتی پێشووی ئەفغانستان و ئەوە دەکرد و هەتا لەگەڵ جەریاناتی تری ئیسلامی ئەو شوێنە ماوەتەوە کە ئێستا کوڕەکەی ئەو بەدەستیەتی دەڵێ مقاومەت دەکەین ئەزم لە پایتەختی شکەوتوێتە دەست تاڵبان ئەوان ڕاگەیاندنێکیان داوە و داوایان کردووە کە خەڵک بچنەوە سەر کارەکانیان بەڵام خەڵک بە تایبەت ژنان ڕایان پێیان وتون کە ئەوان دەبێت هەموو شووناتی ئیسلامی ڕعایەتکەن و ئەوە معنای ئەو کەلیمەش ئێمە دەیزانین بە تایبەت بۆ خەڵکێکە لە ئێرانە ژیاون دەزانین ڕعایەتی شووناتی ئیسلامی چ بەڵاو موسیبەتێکی بۆ ژنان تێدایە. لە لایەکی دیکەوە مەسەلەی ئەمریکایە کە تاکوونێ دوێنێکە بایدێن 2 ڕۆژ بوو تقریبان بێدەنگ بوو لەم ڕووداوانە دوێنێکە قسەی کرد قسەکانی بایدێن تەوزیح و بەیانکردنی سیاسەتەکانی ئەمریکا بوو کە بەڕاستی هیچ شتێک بەغیرەز بێڕێزیکردن بە خەڵکی ئەفغانستان بە بیرروڕای جیهانی و بە تەنانەت بیرروڕای پێشکەوتوخوازی خەڵکی ئەمریکایش نەبوو. ئەو دیفاعی کرد لە سیاستەکانی خۆیان، دیفاعی کرد لە وەزیەتەی کاتوێتە پێشەوە، دیفاعی کرد لەو چۆڵکردنەی کە لە ئەفغانستان بووە، بەڵام لە عینی حاڵیشە ئەوەیشی وت کە ئەشرەف غەنی قەرار نەبوو ئاوا بکات و هەڵبێت، قەرار بوو ئەوان مقاومەت بکەن، بەڵام ڕێگای ئەو هەڵاتن و ڕێخۆشکردن بۆ ئەو هەڵاتنێش هەر ئەوان بۆ خۆیان و ئەز جملە زەڵمای خەلیلزاد نیشانی ئەوانیدا. هەروەها ئەوەی کە لە هەموو شتێک زەقتر بوو ئەو تاکیدی لەسەر ئەوە کردەوە کە ئەفغانستان ئەگەر زەرەرێکی بۆ بەرژەوەندی ئەمریکا ببێت ئێمە دیفاع لە خۆمانەکەین یا بە قەولی ئەو جوابی تونمان دەبێت. ینی لە واقعدا خەڵکی ئەفغانستان، ژیانی خەڵکی ئەفغانستان، ژیان و گوزەرانی 38 ملیۆن بنیادەم هیچ بایەخێکی نییە. ئەگەر مثلەن ئەمریکاییەک لە گۆشەیەکی دنیادا خوێن لە لوتی بێت یان لە جێگایەکە پەلامار بکرێتە سەر بەرژەوەندێکی ئەمریکا ئەوان نسبەت بەوانە دێنە جواب و قساکەن. ئەوە نیشانی دا کە سیاستهای ئەمپریالیستی ئەمریکا چەندێ ناتەبایە لەگەڵ قازاندی بەرژەوەندی خەڵکی ئەمڕۆکە لە دنیادا. هەروەها وڵاتانی تر زلهێزیش ئەوەی کە دەبیندرێت ئەوەیە کە بە بەرچاوی دنیا و ئەوان قسە لەسەر ئەوە دەکەن چه فەڕەنسا چه ئینگلیستان چه ئاڵمان چەند نەفرێک چەند سەد نەفرە یا چەند هەزار نەفرێکە لەگەڵ هێزەکانی ئەوان کاریان کردووە لەو ماوەی کە لە ئەفغانستان هابوون حەولەدەن ئەوانە بەرنە دەرەوە. یعنی ئەوە مەسەلەن دایبنێن پێ 6,000 نەفەر 10,000 نەفەر حەد یەکسەرەکەی ئەی 38 ملیۆن و 500,000 نەفەر خەڵکی ئەفغانستان کە بوون بە قوربانی سیاستهای شەڕخوازانەی ئەوان چیان لێدە. ینی ئەوە بەشێکە لە تەبلیغاتێکە لە میدیادا دەکرێت و ئەوە لە ڕاستیدا ئەوەمان پێ نیشان دەدا کە ئەوان چەندە بایەخ بۆ مافی مرۆڤ و حەقی ژیانی ئینسان ئەوە دادەنێن. ئەوەشی کە دوێنێ و پێرێ و ئەوەدا زۆرتر لە سایتە هەواڵیەکانە بڵاو بووەوە ئەو هێرشە بوو کە لاوەکانی ئەفغانستان بردیان بۆ فڕۆکەخانەی نێو دەوڵەتی کابل و خۆیان بە تیارەیە هەڵواسی چەند نەفەریان کرد پاش ئەوەی کە تیارەکە بەرزە بێتەوە دەکەونە خوارەوە
تەسویری خەڵکێکی شکست خواردوو، تەسویری جوانانێکی ناومێت، تەسویری وڵاتێک کە خۆی تەسلیم بە قەزا و قەدەر کردووە. ئەوە چارەنووسی خەڵکی ئەفغانستان نەبوو، ئەوە وەزعیەتێک بوو کە زلهێزەکان و لەسەرەوەی هەمووی ئەوان ئەمریکا بۆ خەڵکەی پێک هێنا و ئەوە تراژدیایەکە کە جێگای دەرس لێوەرگرتنە بۆ هەموو خەڵکانی تحتی سیستەم و زۆر لێکراوی تر. ئەو هێزانەیشی کە بوون طبعاً هێزێکی زۆر قسە لە 350 هزار هێزی ئەرتەش و ئەوە دەکرێت، معلوم نییە ئەمانە بۆچی چیان لێ هات لەکوێن و باسێک لەوان ناکرێت. بەرحاڵ هەرچی هەیە ئەمڕۆکە تەسویری تراژدیایەک لە ئەفغانستانە درێت، تەسویری خەڵکێکی لێقەوماوە درێ و لە واقعدا ئەو خەڵکە لێقەوماو نەبوون، ئەو خەڵکە وایان لێکردن، ئەو خەڵکە کردیانن بە قوربانی، ئەو خەڵکە بوون بە قوربانی لەلایەکەوە سیاسەتی زلهێزەکان، لەلایەکەوە کۆمەڵێک فاسدی دەستنیشاندەی ئەوان بە ناوی سەرۆ کۆمار و پارلەمان و دز و درۆزن کە هێنایانن و لەلایەکی دیکەیشەوە بوون بە قوربانی معاملاتێکی منتەقەیی کە لەلایەن بەشێک لە دەوڵەتەکانی ناوچەکە شۆدش بە و خەڵکەستەم لێکراوە. کاک حەسەن، چاوەڕوانی ڕووداوی ئاوە بە پەلە لە ئەفغانستان دەکرا، مەسەلەن ئەرتەش شەڕ نەکات، سەرۆ کۆمار هەڵبێت، تاڵبان پاش 20 ساڵ کابل و تقریبان هەموو وڵاتیش بخەنەوە ژێر دەستی خۆیان، ئەسڵەن چاوەڕوانی هەمچین شتێ دەکرا؟ بە باوەڕی من هەم دەکرا هەم نەدەکرا. بۆچی دەکرا؟ بۆ ئەوەی ئەگەر تمەشای وەزعیەتی ئەو وڵاتە بکەین، فەسادێکی بەرین لە سەرۆ کۆمارێکی هەڵاتووەوە کە بە ملیۆنها دلار پۆڵی ئەو خەڵکەی دزیوە بردوێتە دەرەوە، سەرمایە گوزاری پێکردووە، هەتا کوونێ کەسێکی تا سەر ئێسقان فاسدی وەکو زەڵمای خەلیلزاد ئەگەرچی خۆی ئەفغانیە و لە ئەمریکا دەرسی خوێندووە و لە حزبی کۆماری خوازە واستی ئەم معاملەیە بوو، ئەوە ئەم معاملەیان کرد و ئەوەیان هێنا پێشەوە. یا عەبدوڵڵایە کە پایەکی لە قەتەر بوو لەگەڵ تاڵباندا دەنیشت و عەکسەکان و تەسویرەکانی و ئەوانەی دەبینین هەمووی ئەوانە و ئەمڕۆکە ماوەتەوە لەوێ و خەریکە لەگەڵ تاڵبانی خەریکی گفتوگۆ و دیدارن، هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێ لەو سیستمە فاسدە ئیداریەدا چاوەڕوانی ئەوە دەکرا. چاوەڕوانی ئەوە دەکرات کە ئەمانە هێزی لە ناو خەڵکە ئەعتباریان نەبوو و زۆر جار دەبینرا و دەبیسرا کە ئەمانە لەو خەڵکە جیان، ئەمانە ڕەفتێکیان بە خەڵکی ستەم لێکراوی ئەفغانستان نییە، ئازارەکانی خەڵکی ئەفغانستان کەمی نەکردوێتەوە، ئەو ئازار و مەینەتانە لە جێگای خۆیەتی هاوکات لەگەڵ ئەوەی کە لە خوار و حرەکەت هایەک دەستی پێکردبوو لە بەشی کۆمەلگای مەدەنیە، لە ژنانە، لە ڕووناکبیرانە، لە ڕۆژنامە نووسانە، لە مەتبوعاتی نسبەتەن کە حەولیان دەدات کە فەزایەکی تر بخڵقێن و ئەوانە هەمووی بوو لەلایەک و بەڵام لەلایەکەوە ئەو سیستمە گەندەڵە بەڕاستی لە هەموو جێگایەکە چاوەڕوانی ئەوەی لێ دەکرێت کە لە شەرایەتە سەختەکانە ئەمانە هیچیان پێ نەکرێت خۆیان بەدەستەوە بدەن. بەڵام بە نیسبەتی ئەرتەشێکی عەزیمی 350 هزار نەفەری کە ئامۆزشدراوی ئەمریکا بوون و ئەمانە تەدریبیان پێکرا بوو، چەک و چۆڵێکی زۆر زۆر مدێرنی ئەمڕۆکەی ئەمریکاییان پێبوو لە تەیارەوە لە هێلیکۆپتێرەوە، لەو مانۆڕانەی کە دەیاندا، لەو سەرکوتانەی کە لە ناوخۆی ئەفغانستانە دەیان کرد، بڵێ ئەوە چاوەڕوان دەکرا کە مەقاومەت بکەن، بمێنەوە دیفاع بکەن و ئەوە لە واقعدا هەم دەکرا و هەم نەدەکراکە بوو. بەڵام ئەم ئەرتەشە کە ئاوای بەسەرهات ئەمڕۆکە هەموو ئامارە ڕسمیەکان ئەوەمان پێ دەڵێن ئەگەر 350 هزار نەفەر ئەرتەشی پەرچەکی ئەفغانستان لەم وڵاتەدا وجودی هەبووە، بەڵام 50 هزار نەفەری ئەرتەشی واقعی بووە کە ناو ئەدرەس و لە سەرکار و خزمەتەکانیان بوون. 250 هزار نەفەری دیکەی و زیاتر لەوە بە قەولی لە کوردستانی عێراق دەڵێن بەندیوار بوون. پۆڵەکانی ئەمانە لەلایەن سەرۆک عەشیرەتەکانەوە، لەلایەن بەرپرسانی ڤیلایەتەکانەوە، لەلایەن سەرۆک کۆماری و معاونەکانی و ئەو دەم و دەستگا فاسدەوە دەخورا، ئەمانیان لێیان دەخواردن. هەر ئەمریکایەکانی ئەترافەکەن کە میلیاردها دلار پوڵی ئەوان لەلایەن ئەم فاسدانەوە خوراوە و بردراوە. بۆیەکانێ لە وەها ئەرتەشێکی بە قەولی فارسیڵێ پوشاڵی لە ئەرتەشێکی لە ناوەڕۆکە خاڵی بەڵێ انتزاری ئەوە دەکرا کە هیچ نەکان. هەر لە ئەوەڵین
تەقەکانە لە ئەوڵین شەڕەکانە کە دەستی پێکرد شار بە شاریان چۆڵ دەکرد مەقاومەتیان نەدەکرد ناوەندی ئوستانەکانیان دەدا بەدەستەوە لە بەرابەری مەجموعەیەک تاڵبانی لیباس شڕی هەرێکێ بە کەڵەشین کۆفێکەوە معلوم بوو خۆ ئەمە ئاگاهانەیە معلوم بوو ئەمە بڕیاریان پێدراوە کە مقاومت نەکەن ئەوە هەر ئەو تراژدیە بوو کە وەختی خۆی داعشیش لە عێراقا بەسەر مووسڵی هێنا کوشتار و کۆمەڵکوژی یەزیدیەکان و تاڵان و بڕۆی ئەوانی لێکەوتەوە وەکانی ئەو سیناریۆی کە لێرە لە 2014دا بە چاوەڕوانی ئەرتەشی ئەمریکا و دەستنیشاندەکانی ئەو لە عێراقا کرا هەر ئەو ڕووداوە بوو کە لە ئەفغانستانیشا تێکرار کرایەوە و ئەوە لە واقعدا پرۆژەیەک بوو غەنی ڕۆژێک پێش ئەوە دەڵێ ڕای دەگەێنی لە تەلەڤیزیۆنەوە مەقاومەت دەکەین نایڕین ئەفغانستان بکەوێ شەڕ دەکەین پەلامارە بین بەڵام لە ژێریشەوە خۆیان تەسلیمی تاڵبان کردووە ئەوە ئەمڕۆ کە ئەسنادەکەی خەریکە وردەوردە منتەشر دەبێت کە هاوکاریان لەگەڵ کردوون و تەسلیمیان بوون و بۆ یەکانێ کاروک و عرزم کردی بەڵێ هەم چاوەڕوان دەکرا هەم چاوەڕوان نەدەکرا بەو لە حازەوە ئەو ئەرتەشە فاسدە ئەو فەسادی گوستەردە و بەربڵاوی ئیداریە و هەروەها 17 مانگ بەناو مزاکرە و دانیشتن لەگەڵ تاڵبان لە قەتەر لە ڕێگای عەبدوڵڵا و تیمی هاوکارەکەیەوە لەگەڵ مەلا برادەر و ئەوانە بە وەساتەتی فاسدێکی وەکو زەڵمای خەلیلزاد و ڕێگا خۆشکردن بۆ تاڵبانێک کە ڕۆژانە لە تەلەڤیزیۆنەکانی ئەمریکا و CNN و BBC و ئەوانەوە نیشانیان دەدان تەمرینیان پێکردن بۆ ئەم ڕۆکات کردن بۆ ئەوەی ئەمانە دەسەڵاتی دوا ڕۆژی ئەفغانستانن و خەریک بوون لە واقعدا هەر نازرێک دەیبینی کە ئەمانە خەریکن دووبارە ئەمانە دێننەوە سەر دەسەڵات و ئەم ڕۆژەی ئەمڕۆکە بە معنایەکیش لە نەزەری منەوە چاوەڕوان کراوە. زۆر باشە کاک حەسەن ئێوە هۆکاری شکستی ئەرتەش و سیستمی سیاسی ئەفغانستان و لە ڕاستیدا ئەمریکاش بۆچی دەگێڕنەوە؟ من هەروەکو عرزم کردین ئەم هۆکارەی بە باوەڕی من ئەمریکا جیالەوەی کە زیاتر لە میلیاردها دلار بە 1.2 تریلیۆن دلاری لێرە خەرج کردووە 2500 سەربازی کوژراوە زەرەرۆزیانێکی زۆری کردووە بەڵام ئەمریکا بە شوێن مەسلحەتی خۆیەوەیەتی ئەمریکا بە شوێن بەرژەوەندیەکانی خۆیەوە دەگەڕێ ئەوان مەسلحەت و بەرژەوەندیان بەو معنایە لە ئەفغانستانە تەواو ببوو ئەم بڕیارە هەر لە دەورانی ترامپەوە درابوو کە هێزەکانیان پێش نەدواوە ئەوان ئەفغانستان تەسلیمکەن بەڵام لە نەزەر خۆیانەوە تەبلیغاتێک ئەمڕۆکە دەیکەن ئەوەیە کە ئەوان پێیان وانە بوو وەزیەتەکە وای لێدێ ئەوان قەولیان پێدا بوون کە ئەو ئەرتەشە و ئەو دەوڵەتە مقاومەت بکات و ئەوان لەو مزاکرەی 17 مانگەدا کە عرزم کردی کرا ئەوان طبعاً خۆیان حاضر کردبوو بۆ ئەوەی کە بە سازشێ بگەن لەگەڵ تاڵبان یا مەسەلەن دەوڵەتێک لە تەرکیبێ لە هەردوو لە دروست بکەن و ئەوانە بەڵام ئەم هەزیمەتەی کە هاتە پێشەوە ئەوان ئەمڕۆکە مەسئولیەتەکەی بەعودە ناگرن وارەوەی بایدێن وتی ئێمە قەرار نییە سەربازی ئەمریکایی لە ئەفغانستانە بەجێ ئەفغانی بەکوژ بدەین ئەوان بەو معنایە خۆیان لە چنگی شەڕێکە تێی کەوتبوون و زۆر کەس پێی وابوو وێتنامێکی دیکەیە بۆ ئەوان بەو معنایە خۆیان لە چنگی ئەو شەڕە نەجاتداوە ئەوە چاوەڕوان کراو بوو بەو لە حازەوە بۆ ئەمریکاییەکان و ئەوان بە قەولی خۆیان نایەنەوێتر لە شوێنێکی وەکو ئەفغانستانە کە بێزگە لە زەرورزیان هیچی تری بۆیان نەبووە لەوێ سەرمایە گوزاری بکەن بەڵام یەک شتی تر کە چاوەڕوان کرا دەبێ باسی بکەین وە بە باوەڕی من گرنگە ئەوەیە کە ئەمە ئەگەر پێمان وابێ ئەمە تاڵبانێکی ڕەش و ڕووتی بێچەک و چۆڵی بە سەرپاییەوە هاتوون خەریکن ئەفغانستان دەگرن ئەمە هەڵەیە ئەمە تاڵبان نییە ئەمە لە واقع SIS پاکستانە ئەمە سازمانی ئیتلاعات و ئەمنیەتی ئەرتەشی پاکستانە کە هەر لە ڕۆژی ئەوڵەوە لەو کاتەوە کە شۆرەوی پاینا خاکی ئەفغانستان دەوڵەتی بە ئیسلاح سەر بە شۆرەوی یا پیان دەکوت دەوڵەتی چەپەکان لەوێ لە سەرکار بوو لەو کاتەوە SIS بە هاوکاری CIA ئەمریکا بە هاوکاری میلیاردها دلاری عەرەبستانی سعودی بە هاوکاری ئێران بە هاوکاری قەتەر و هەموو وڵاتانی دیکەی ناوچەکە تەسمیمیان گرت کە ئەوان لە بەرابەری ئەواندا ڕابوەستن و ئەو پرۆژانەی کە بردیانە پێشەوە و ئەم ئاخرین شەڕێش کە ئەرزی ئەم چەند ڕۆژەدا کرا لە ڕاستیدا فەرماندەیەکەی ئەرتەشی پاکستان کردوێتی ئەمە سەرکەوتنی پاکستانە بە یەک معنە
لە دژی دەوڵەتێکی دەستنیشاندەی ئەمریکا کە کێشەی خۆیانیان لەگەڵیان بخۆ ئەوە نیە پاکستان ئەمریکایی نەبێت ئەوان ئەرتەش یان سیستمیان ئیدارات سیستمی ئیداریان سیستمی جاسوسیان سەر بەوانن بەڵام لە ڕاستیدا ئەمە سەرکەوتنی پاکستانە لە مقابل ڕقیبە منتەقەیەکانیشیدا ئەس جملە ئێران ئەس جملە تورکیا ئەس جملە نیگەرانی لە رووسیا ئەس جملە نیگەرانی لە چین لە هەمووی ئەوانە بۆیە ئەمە پێمان وانە بێت کە ئەمە نەخشەیەکی زۆر داڕێژراوی هەدەفمەندی درێژخایانی خودی تاالبان بوو ئەمە نەخشەیەک بوو کە پاکستان لە ڕێگای تاالبان و بردیە پێشەوە لە دژی ڕقیبە منتەقەیەکانی بۆیەکانی بەو لە حازەوە ئەوە براوە و سەرکەوتوی سەرەکی ئەم کێشانە پاکستانە ئەرتەشی پاکستانە دەستگاهای جاسوسی پاکستانە و لە واقعدا بە معنایەکیش جوابێکیش بوو بەو زیادە ڕەویانەی کە ئەمریکا وەختی خۆی بەبێ ڕاگەیان بە ئیتلاعی ئەوان لە دەورانی ئۆبامادا نسبەت بە ڕاهبەری ئەلقاعیدە بن لادن کردیان و ئەوان ئاگدار نەبوو کە ئەویان کوشت و هەڵیان کوتا سەری ئەوانە بۆ یەکانێ ئەم دەم و دەستگای تاالبان و ئەوانە هەمویان سەر بە پاکستانن و ئەوە لە واقعدا سەرکەوتنێک بوو کە پاکستان عەرەبستانی سعودی و هەروەها قەتەر ئەم وڵاتانە لەو پرۆژە هاوبەشەی کە بوویان کە بەشێکیشی ڕوو لە ئێرانە بە باوەڕی من توانیان ئەو سەرکەوتنانە بەدەست بێنن. کاک حەسەن داهاتوو چۆن دەبیننەوە ڕەوتی ڕووداوەکانی ناوخۆی ئەفغانستان بەرەو کوێ دەڕوات پێتان وایە تاالبان دەتوانێت کردەوەی 20 ساڵ لەوە پێشی لە ئەفغانستان دووپاتکاتەوە؟ پێشبینیکردنی داهاتوو بەڕاستی کارێکی ئاسان نییە بەڵام ئەوەی کە ئەمڕۆ کە دەیبینین ئەوەیە کە جامعەیەکی نەگەران لە خۆفدا ڕاگیرا و لە ئەفغانستان دەبینین ژنانێک کە هەموو وجودیان ترسە جوانانێک کە بێهیوان و خۆیان بە هەواپەیمادا هەڵدەواسن ئەرتەشێک کە ڕۆحیەی تێک شکاوە و سیستمێکی ئیداری کە تێک ڕووخاوە تاالبانێک کە خۆی بە سەرکەوتوو دەزانێت و قەرارە بێتەوە و ئەمارەتی ئیسلامی کە لە ساڵی 96 دای مەزران تاکوونێ 2001 دووبارە ئەوانە دامەزرێنێتەوە بنابەرین لە وەزعەتێکی ئاوادا تەسەوری وڵاتێکی خۆش و بە ئاسایش و ئەمنیەت بۆ خەڵکی ئەفغانستان تەسەورێکی لە جێگای خۆیدا نییە و ئینسان نگەران دەبێت لە داهاتوویە کە ئەم وڵاتە هەیەی بەڵام لە پەنای ئەوەشدا دەبێت ئەوە بزانین کە ئەفغانستانی ئەمڕۆکە و بە تەوری کولی دنیای ئەمڕۆ دنیای ساڵی 2001 نییە کە ئەو کاتی ئەفغانستان بەژێر دەستی تاالبان بوو کە لە کابولیش ئەوان دەسەڵاتیان بوو 20 ساڵ بەسەر ئەو تاریخەدا گوزەراوە ئاڵوگۆڕ دروست بووە خەڵکی ئەفغانستان چەند قات لەباری ئاگاهی و تێگەیشتی و ئەوانەوە هاتوونەتە پێشەوە ڕاستە ئەو وڵاتە بە ئەمد بە باوەڕی من لەو حاڵەتێکی عەشایریدا ڕاگیراوە بەڵام لە ناخی خۆیەوە ئەو کۆمەڵگایە بۆ ئازادی بۆ دیموکراسی بۆ مافی بەرابەر بۆ حقوقی ژنان دەکوڵێ ئێمە گەر تمەشای دنیای مجازی بکەین تمەشای ئەو نووسراوانەی ژنانی ئەفغانستان بکەین دەبینین کە چ پۆلوێکی ئاور لەم کۆمەڵگایەدا خەریکە خۆڵەمێش دەکرێت بە سەریدا بەڵام من دڵنیام کە ئەم پۆلو ئاورە دەگەشێتەوە بۆ یەکانێ دەوڵەتی تاالبان کە بە ئیسلاح قەولی پێدەدەن و دەڵێن ئەمە دەوڵەتێکی لیبرال دەبێت یا دەوڵەتێکی تاالبانی پێشوو نابێت و ئەوانە لە ناوەرۆکی تاالباندا هەر ئەوەیە کە هەیە وەکەوە وایە ئەمڕۆ کە کەسێک تەسەور بکە بڵێ جمهوری ئیسلامی گۆڕدراوە یا ئەو فەرهەنگە ئەو فکریەتە ئەو ئایدۆلۆژیەی کە ئەوان هەیەە تەغیری بەسەردا هاتووە نا ئەوان نەگۆڕدراون کۆمەلگای ئێران گۆڕدراوە خەڵکی ئێران گۆڕدراون بۆ یەکانێت لەو دنیای گلوباڵ و لەوەی کە پێی دەڵێندەیەکی چکۆلەیە و زانیاریەکان بە لەحزە بڵاو دەبێتەوە تاالبان عنسورێکی نامۆیە جەرەیانێکی دژ بە هەموو ڕەوتێکی ئینسانی و ئاگاهی و بەرابەری ژن و پیا و مافی یەکسانی مرۆڤەکان و حقوقی کەمایەتیەکان لە وڵاتەیە بۆیە من پێم وانییە تاالبانی ئەمڕۆکە بە دەلیلی ئەو جامعە کاتوەتە پێشەوە بتوانێت تاالبانی 20 ساڵ لەوە پێش بێ مەجای پێنادرێت ینی ئەو جامعە لە بەرابەریدا ڕادەوەستی ڕاستە هەر ئێستەکانی خەڵک لە ناو خۆیان دەخۆنەوە بەڵام بە باوەڕی من لە دڵی ئەو ڕووداوانەدا هێزی خۆیان ڕێکەخەن هێزی جەماوەری دروستە بێ هێزی ژنان دروستە بنەوە هێزی خەڵکی ئازادی خواست دروست دەبێت خەباتی کرێکاران و پێشینەیەکی لە خەباتی چەب لە وڵاتەدا هەیە هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێت کە تاالبانی ئەمڕۆکە ناتوانێت هەر ئەو تاالبانی 20 ساڵ لەوە پێشە ببێ کە بووە
بەڵام ئەوانە مەحسوولی نەک ئەوجار بەزڵ و بەخشش و لوتفی دموکراسی ئەمریکایی بەڵکو دەبێ حاصڵی خەبات و خۆماندووکردنی خەڵکی ئەو وڵاتە بێ کە هیوادارین ئەوە بێتە دی. زۆر باش کاک حەسەن، من دوو پرسیارم ماوە بەڵام کاتمان کەمە، ئەگەر دەکرێت بە کورتی وڵاممان پێ بدەیەوە. بەڕای ئێوە هەڵوێستی کۆماری ئیسلامی لەو نێوەدا چی دەبێت؟ پێتان وایە تاڵبان بە ڕسمیت دەناسن و تەییدیان دەکەن یا دژایەتیان دەکەن؟ من پێم وابێت کۆماری ئیسلامی هەم هاتنی تاڵبانی پێخۆشە، هەم هاتنی تاڵبانی پێ ناخۆشە. بەچ معنا پێخۆشە؟ بەو معنا پێخۆشە خۆی بە ڕەقیبی ئەمریکا دەزانێت لە ناوچەکەدا و ڕۆیشتنی ئەمریکا لەو دەوروبەرەوە ئەزم لە پیان وایە دوای ئەفغانستان نۆرەی عێراقا ئەوە بە سەرکەوتنی خۆیان دەزانن، ئەوە بە خازانجی خۆیان دەزانن، بەو لە حازەوە ئەوان پیان خۆشە کە ئەمریکا لە ناوچەکەدا نەمێنێت و هێژمونی ئەمریکا لەو ناوچە بە زەرەری خۆیان و بە زەرەری جمهوری ئیسلامی دەزانن کە ئێستا کێشەی هەستەیی و کۆمەڵی کێشەی تریان لەگەڵی هەیە. لە لایەکی ترەوە پیان ناخۆشە، بەو معنای پیان ناخۆشە کە تاڵبان مۆرەیەکی بەردەستی ڕەقیبێکی منتەقەیی ئەوان بە ناوی پاکستانە ئەوان لە زەرەری خۆیان یە دەبینن، دۆستی نزیکی عەرەبستانی سعودی و قەتەرە کە بە دولارەکانی ئەوان بەڕێوە دەچن و دێنە سەرکار و لەو کێشەی منتەقەیەدا ئەوانە بە زیانی خۆیان دەزانن. بەڵام لە بیرمان نەچێ لەو چەند مانگەی ڕابردوودا لەو کاتێک کە ئەو دانیشتانە لە قەتەر لە جەرەیاندا بوو، جمهوری ئیسلامی چەند جار داوای کرد کە بێن و لێرە لای ئێمە دانیشتن و دانیشتنیشیان کرد لەگەڵیان، زەریف لەگەڵیان دانیشت، ئەمارەتی ئیسلامیان بۆ بەکاربردن، برادرانی مجاهدیان پێوتن، بۆیە بەو لە حازەیشەوە بە باوەڕی من ئەوان ئەو بەرخوردە دووگانەیان نسبەت بە تاڵبان دەبێت. لام وانە جزوی ئەو دەوڵەتانە بن کە بەپەلە ئەوان بە ڕسمیت بناسن یا ئەوە بکەن، بۆیە نگەرانیشن بە تایبەت لەباری ئایدۆلۆژیشیانەوە کە ئەوان سنی حەنەفین، جریانێکی تندڕەوی ئیسلامی سنین و وەختی خۆشی لە 1996 لە هەرات کنسولگەری جمهوری ئیسلامیاندایە بەر پەلامار سەفیر و کۆنسول و ئەو مجموعەیە 15 کەسیان لێ کوشتن و ئەو برینە هێستا لە لای جمهوری ئیسلامی ساڕێژ نەبووەوە. بۆیە من لام وایە بەرخوردی جمهوری ئیسلامی بمان بەرخوردێکی دووگانە بێت، هاوکات لەوەی کە پیان خۆشە هاتوون، بەڵام ئەو نیگەرانیانیشیان نسبەت بە بوونیان لە ئەفغانستان هەیە. کاک حەسەن، دوایین پرسیارم ئەوەیە کە ئەزمون و دەرسەکانی ئەم ڕووداوە بۆ خەڵکی ناوچەکە و ئێران بەگشتی و کوردستان بە تایبەت چییە؟ من پێم وابێ پێش هەموو شتێک دەبێت خەتێکی سوور بەسەر ئەو وشەدا بکێشین کە ئەمریکا دۆستە، ئەمریکا دموکراسی دێنێ، ئەمریکا مافی مرۆڤ دێنێت، نەجات دەرن و ئەو کەسانی کە تەبلیغیان بۆ کردن، چ ناسیۆنالیستە ئێرانیەکان، چ ناسیۆنالیستە کوردەکان، چ خەریک بوو شاییان بۆ ئەیجێڕان دوای سووریە نۆرەی ئێرانە و نۆرەی کوردستانە و کوردستانیان بۆ ڕزگارەکەن، نیشانیدا ئەو ڕووداوانە نیشانیدا کە ئەمریکا هەروەکو خۆیان دەڵێن دۆستی نییە تاسەر، دۆستی درێژخایەنیان نییە، مەسلحەتی درێژخایەن و بەرژەوەندی درێژخایەنیان هەیە. ئەوە حەقیقەتی ئەمریکایە و ئەوە دەرسێکی گەورەیە کە دەبێت لێ بگیرێ و شتێکی تریش کە بە نەزەری من نەوەیەک ئەو گلەی و بناشتەی ناسیۆنالیستەکان دەیکەن کە ئەوە ئەمریکا خەیانەتی کرد. ئەمریکا خەیانەتی بە چی کرد؟ خەیانەتی ئایا بە مەسلحەتی خۆی کرد، بە بەرژەوەندی خۆی کرد؟ نەخێر، بەرژەوەندی ئەمریکا 20 ساڵەوە پێش ئەوە بوو کە تاڵبان لە بین بەری لە بینی برد، بەرژەوەندی ئەمڕۆکەیشی ئەوەیە کە تاڵبان بێنێتەوە سەرکار، هێناوێتەوە سەرکار. بنابەرین ئەمریکا هیچ خەیانەتێکی نەکردووە لە ڕوانگای گەڕان بە شوێن خەیانەتی ئەمریکادا، ئەوە نەهایەتی تەوەهم بە خودی ئەمریکا و سیاستەکانیەتی. بۆ یەکانێ ئەوانەمان پێ نیشان دەدا ئەم دەرس و ئەزمونانە کە عێراق و کوردستانی عێراق لە بەرامبەر ڕووداوێکی وەکو ئەفغانستاندایە، هەمووی ئەو کەسانەی کە دڵیان بۆ خەڵکی کورد لێدا، دڵیان بۆ خەڵکی ستەملێکراوی ئەو ناوچە لێدا دەبێت خۆیان گرێنەدەن بە سەرنوشتی ئەمریکاوە، سەرنوشتی خۆیان و حیزبەکانیان و داهاتویان و خەڵکەکەیان بەوە گرێنەدەن. ئەوەی کە ئەتوانێت ئەو خەڵکە لە هەمووی ئەو ڕووداوە ناخۆشانە پارێزێ، تەنیا خۆڕێخستن، تەنیا تۆکمەبوون و تەنیا بێتەوەهمی نسبەت بە ئەمریکاوە. کەس قساوە نی خۆی سەرچی شەڕی ئەمریکا بکەێت بۆی شت ناکرێت. قسە ئەوەیە کە ئەمریکا بەرژەوەندی هەیە، تۆش دەبێت بەرژەوەندی خۆت پارێزی، بەڵام لە بەرژەوەندی تۆ ئەمریکادا تەوازونێک وجودی نییە. ئەوەی کە هەیە
هێزێک کە بتوانێت مەسەلەن ڕۆژاوا تەجروبەیەکە ڕۆژاوا خۆی تەحمیل کرد بە ئەمریکا و بە رووسیا و بە زلهێزەکانی دیکە چونکە هێزەکەی شەڕی کرد بەو بێ ئیمکانیاتیەوە کە بوویان لە مقابلی تورکیا بە عنوانی دووەمین ئەرتەشی ناتۆ ڕاوەستان جوابی ئەمریکایان بەو معنایە نەدایەوە تەسلیم نەبوون مانگەها مقاومەتیان کرد ئەگەر بمانەوێت ئەوە ئەزمونێکە کە لەگەڵ ئەمریکایشا دیپلۆماسییان کرد بۆیە ئەوە ئەزمونێکی بە باوەڕی من سەرکەوتووە لەو زمینەدا هاتە پێشەوە بەڵام باقی شوێنەکانی دیکە هەم لە عێراقی دەورانی داعشە هەم ئێستای ئەفغانستان ئەزمونێکی فشەڵە ئەزمونێکی دۆڕاوە و من هیوادارم ئەوە هەموو لایەنەکان ئەو حقیقەتە لە بەرچاو بگرن و خەڵکی کورد خۆی بە ئیتیکا بە هێزەکانی خۆی نەک ئەوەیشی دەوترێ یا ئەمریکا یا کێوەکان نە هێزی جەماوەر لە ناو شارەکانە لە ساحەی سیاسیە ئەو هێزەیە کە ئەتوانێت ئێمە بپارێزێ ئەتوانێت لە هەر ڕوودا و حەدەسێکی نەخوازراوە کە بێتە پێشەوە ئەو خەڵکە ڕابگرێت و داهاتوێکی گەشتر بێنێتە پێشەوە مزافەن سیاسەتی هێز و جەریاناتی پێشڕە و کۆمونیستەکان سۆسیالیستەکان کە لە کوردستانە کۆمەڵە ڕاشکاوانە و دڵسۆزانە هەموو حقیقەتەکانی لەگەڵ خەڵک وتووە و دەڵێم زۆر یەک لە پێشبینیەکانی ئێمە هاتووەتە دی ئەمڕۆکە زۆری ڕاستە خۆ پێشبینیهایەکی تاڵن بۆ دوا ڕۆژ و ئەوانە بەڵام حقیقەتی تێدا بووە بۆ یەکانێ بەو لە حازەوە ئێمە ڕاستگۆیانە جارێکی دیکە و هەمیشەیش کۆمەڵە ڕاستیەکان بە کۆمەلگای کوردستان بە ئێران بە ناوچەکە دەڵێ و هیوادارین خەڵک لە دەوری سیاست های شۆڕژگێرانە نەک تەسلیم تەڵەبانە و خۆ بەدەستەوە دەرانە کۆبێتەوە و من پێم وابێ ئەوە داهاتوێکی گەشت دەخاتە بەرچاومان لە غەیری ئەوەدا من ئاسۆیەکی دیکە بۆ دوا ڕۆژ بە ئاسۆیەکی لێڵ و تاریک دەبین. زۆر سپاس کاک حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ بەشداری لە لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆمان. منی سپاسی ئێوە کە موماندوو نەبن. بینەرانی خۆشەویست سەرشتان ڕادەکێشم بۆ بینینی درێژەی بەرنامەکانی ئەمڕۆمان.